کاتێکدا ئەم گفتوگۆیە بەڕێوە دەچێت کە پێشاتەکانی ناوچەکە پێیان خستووەتە قۆناغێکی گرنگەوە. ئاگربەستی دوو هەفتەیی نێوان ئەمریکا و ئێران ڕاگەندراوە و هاوکاتیش سەرۆک ترامپ باس لە ئەگەری گەیشتن بە ڕێکەوتنێکی درێژخایەن لەگەڵ ئێران دەکا. لەلایەکی دیکەوە لێدوانەکەی ئەم دوایەی ترامپ سەبارەت بە ناردنی چەک بۆ خۆپیشاندەرانی ئێران و بانگەشەی ئەوەی کە لایەنێک چەکەکانی بۆ خۆی هەڵگرتووە کاردانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێناوە. هاوکات هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دژی لایەنە کوردیەکان لە هەرێمی کوردستان جارێکی دیکە دەستی پێکردووەتەوە و بە هاوکاری لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل تۆمەتباریان دەکا. لەم گفتوگۆیەدا لەگەڵ هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران پرسیار لەسەر هەڵوێستی حیزبەکەی دەکەین سەبارەت بەم پێشاتانە. کاک هەژار وێرای بەخێر هایتنت. سەرەتا دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی ئێوە وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ ئەم ئاگربەستە دوو هەفتەیە چییە؟ ئەم ئاگربەستە شتێکە چاوەڕوانکراو بوو بۆ لەبەر خاتریەوەی پێمان وایە هەرتگلایەن هەم ئەمریکا و هەم ئێرانیش گەیشتبوونە بۆمبەستێک لەوەی کە دەیان کرد. ئێمە پێشتریش هەر لە لای خۆشتان لە دەنگی ئەمریکا بەشی کوردی من باسم کرده بوو کە بە تەنیا و بە تەنیا هێرشکردن بە بۆمب و تەیارە و موشک و ئەوە ناتوانێت گۆڕانکاری ڕیشەیی لە ئێراندا دروست بکات. کەس هەر کەسێکی کە ئەو چاوەڕوانیەی هەبوو بێ زۆر واقعبین نەبووە لەسەر ئەرزی واقعەوەی کە لەوێ بووە. گۆڕانکاری ڕیشەیی و زۆر گرنگ کاتێک ڕوودەدا کە لە نێو خۆدا خەڵکی ئێران بۆ خۆیان بتوانن خۆیان ڕێک بخەنەوە و ئازادی خوازانی ئێرانی بتوانن ئەوە بکەن. ئەو ئاگربەستەی کە ئێستا کراوە بەڕاستی وەکو هەموو شەڕێکی کە هەر تگلایەنە کە خۆیان بە براوەی دەزانن، بەڵام بە دڵنیاییەوە ئێرانێک کە لەم شەڕەدا ئەو برینە قورسانەی هەڵی گرتووە، زربە یەکجار زۆر گەورەی وێکەوتووە لەو شەڕەدا. ئەو ئێرانە بۆ ناوچەکە لە ڕابردوو خەتەرتر دەبێت هەتاکو ببێت بە ئامرازێکی سەقامگیری لە ناوچەکەدا. دەگەڵەوەی کە ئێمە زانیاری زۆر وردمانەیە کە ڕەنگە ئەو دەستەڵاتەی کە ئێستا لە سەرکارە لە ئێران لە دوای ئەوەی کە لەو 5 هەفتەیەدا زۆر لایەنیان زۆر کەسیان نەماوە، ڕەنگە دەستەڵاتێکی توندڕەوتر بێت، توند ئاژۆتر بێت لەوەی کە پێشتریشە. بەڵام ئەمە بە پێچەوانەی وتەکانی سەرۆک ترامپە کە باز لەوە دەکا کە ئەوان دەڵێن ڕژیم گۆڕاوە و ئەوانەی کە ئیستا دانوستانیان لەگەڵدا دەکەن بە نسبەتی ئەوانەی کە لە ناو براون کەمتر تۆندڕەون. بەفراوخان ڕۆژی یەکەم کاتێک کۆماری ئیسلامی ئێران دامەزراوە، ئیدۆلۆژی ئەو ڕژیمە لەسەر هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی دانراوە. سیستمێک کە بژێرخانی فکری ئیدۆلۆژی لەسەر هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی بێت و ئەو هەناردەکردنە لە ڕێگای دروستکردنی هێزی نیابەتی و قۆڵی درێژ کراوە و دەست بە سەرداگرتنی ناوچەکە و پێم وابێ هەموو دنیاش بەڕوون و ئاشکرا بینی کە لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردە سەر ئێران، بەڵام ئێران دەستی هاویشتە سەر هەموو ناوچەکە و چوە. ئەو کەسانی کە ئێستا لەسەر سپای پاسدارانن، پێم خۆشە لێرە لە بۆ بینەرانی ئێوەشی ڕوون بکەمەوە بە پێی زانیاری زۆر ورد سەر بە ڕێڕەوی حەقانین دەنێ و مەکتەبی کۆماری ئیسلامیدا و سەر بە ئاغای موسپاحی یەزدینە کە یەکجار زۆر تونداژۆترن لەوانەی کە پێشوو بوون. ئەو فەرماندانەی سپا کە ئێستا لەوێ دەستەڵاتی سپایان بەدەستەوە هەیە و بە پێی هەموو ئاماژەکان و لە ڕابردووشدا کە ئێمە دەمانزانی شەخصی موجتەبای خامنەیی کە ئێستا بووە بە ڕێبەری کۆماری ئیسلامی، ئەو شەخصەش ڕێک لە ژێر ڕنگدانەوە و نفوزی ئەوانە بەنێو ئەو شەخصەدا. باشە کاکە ژار، با بڕۆینە سەر وتەکانی سەرۆک ترامپ کە چەند ڕۆژ پێش ئێستاوە ئاگاداری باسی لەوە کرد کە لایەنێک چەکی ناردووە بە خۆپیشاندەران و لایەنێک چەکەکانی لای خۆی هەڵگرتووە. منیش بە توندی ئەوەم ڕەت کردم. بەڵێ پێشتر ڕەتان کردبووە، بەڵام دوجار سەرۆک ترامپ پێشتر لە زاری پایامنێرێکی فاکس نیوزەوەمە ڕاگەیەندرا بوو، دوجاریش بەبێ ئەوەی ئاماژە بە کوردەکان بدا جارێکی تر تاکیدی کردەوە تەنانەت بە حاڵەتێکی هەڕەشەیشی کرد لەو گروپە. هێوە زانیاریەکانی ئێوە چییە؟ یعنی نوێترین زانیاریەکانتان چییە؟ من دیسانیش دەڵێمەوە ئەگەر بڕیار لەسەر یارمەتیدانی ئێمە بێ بۆ ئازادی خوازانی ئێرانی لە دوای شۆڕشی 1350 یان 1970 ئێمە هەموو کات کوردستان سینجی کراوە بووە و شوێنی ئەمن بووە بۆ ئازادی خوازانی ئێرانی. بەڵام ئێمە حازریش بووین بۆ ئیمکاناتە کەمە و سنووردارەی خۆشمان یارمەتی دەری ئازادی خوازانی ئێرانی بین، بەڵام ئەو شتێک کە باز دەکرێت هیچ پەیوەندیەکی بێ من و مەوزوعیەتی نییە. وەڕەتێکەنەوە تەنها وەکو
ئەمێ بزانم حزبی دموکراتەوە ڕەدەکەنەوە یان ئاگاداری من تەنیا حزبەکان نوێنەرەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەم بەو هیوایم کە بتوانین بە یەکەوە دەگەڵ هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستان لە داهاتوویەکی نێزیکدا لە دەرەوە نوێنەرەتی هاوپەیمانی کەواتە ئێوە ئێستاوەکو هاوپەیمانیەوە ڕەت ناکەنەوە تەناوەکو حزبی دموکرات ڕەتی من دەکەنەوە. ناتوانم ئێستا نوێنەرەتی هاوپەیمانی بکەم ئەم خولەکە نوێنەرەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەم. باشە وەک دەزانی ئەمڕۆ کۆنسڵخانەی با بڵێن پێم وابێ ئێران لە هەولێر هەڕەشیەکی زۆر توندی با بڵێن بڵاو کردوێتەوە باز لەوە دەکا کە حەزبە کوردیەکان تۆمەتبار دەکا بەوەی کە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان هاوکاری ئیسرائیل و هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیل و دەڵێ چی دیکەمانە پەنابەرنێن و دەبێ ئێرە بە چۆڵ بکەن. ئەوان ئەو ڕەشە و گوڕەشانەیان هەر لە دوای هاتنە سەرکاریان کردووە. ئەو کاتی کە کوردستانی ئێران لە ژێر کۆنتترۆڵی ئەحزابی کوردیش بوو لە دوای شۆڕشی گەلانی ئێران ئەو هەڕەشە و گوڕەشانە خومەینی کردی وتی ئەو دموکراسیەی کە کورد باسی دەکا لە غەربەوە هاتووە وتی ئەوەی کردویانە ئەوانە هەمدەستن دەگەڵ ئەو وڵاتە غەربیانە 47 ساڵە دەڵێن ئێمە هەمدەستین دەگەڵیان 47 ساڵەوەی لە دەستیان هاتووە بە دژی کورد کردویانە ئێمە پێشتریش ڕامانگەاندووە ئەو خەباتەی گەلی کورد نەدەگەڵم شەڕەدەستی پێکردووە نەبەم شەڕەش کۆتایی پێدێت گەلی کورد پشتی بە گەلی خۆی بەندە یەکەم خاڵی گرنگیش کە دەمەوێت بەڕاستی زۆر باسی لێ بکەم لەسەریشی ڕابوەستم لێرە بەدڵنیاییەوە هێزی کارای چەکداری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە نێو قوڵایی خاچی کوردستانی ئێراندایە ئەوەی کە ئەوان لەوێ هێرشیان کردوتە سەری و ئێستاش زەختی بۆ دێنن کەمپی پەرابەرانە کە لە ژێر چاودێری نێودەوڵەتی و لە ژێر چاودێری UN دانراوە هیچ کەسێکی چەکداری تێدا نەبووە فقط بە بەهانە هاتوون هێرشیان کردوتە سەر و کەمپانە ئەوانش پێیان خۆشە لە نێو ماڵ و حاڵی خۆیان دابن پێیان خۆشە بچنەوە سەرخاچی خۆیان پێیان خۆشە بچنەوە نێو کەسوکاری خۆیان بەڵام ئەوەی کە دەبێت دۆخەکەی ئارام بێتەوە بۆی بتوانن ئەوانە بچنەوە بەرپرسی یەکەمی کۆماری ئیسلامیە بە ئەوەی کە کردوێتی نەیکردبایە ئەو کاتی خەڵکی ئێران بە کوردەکەشیەوە پەنابەر نەدەبوون لە وڵاتی دی. بەڵێ باشە ئێستا ڕوونە کۆماری ئیسلامی بە نسبەتی حزبەکانەوە دیدگا و با بڵێن کردداری چۆنە ئەمێ بزانم ئەگەر بێت و ئەم قسانەی کۆماری ئیسلامی با بڵێن لە ئەکتێکی سیاسیەوە ببێ بە کردەیەکی سەربازی و پێشتریش کردوێتی بەڵام پێچێ هەواڵەکان باز لەوە دەکەن ئەم جارە زۆر بە شێوەیەکی تندڕەوانەتر و بەرجستەتر ئەمە بک پلانی ئێوە چییە لە ئەگەری سناریۆکی بەم شێوەیە؟ ئێمە پێشگۆ نین ئێمە لەسەر ئەرزی واقع سیاست دەکەین و بە جۆرەی ڕاستیەکانی دۆخی ئەوەی کە هەیەش سیاست دەکەین واقعی سیاسەتیش ئەوەیە هەر بۆیش پێشە و شەڕەژە و کشتانێک کەوتومانە بە جۆرەی ڕاستیەکان بووە کەوتومانە نە زۆر خۆشببینانە دەگە خەڵکمان قسە کردو و نەبەتبینانش دەگە خەڵک قسەمان کردو ئێستاش هەروایە هەرچی واقعێک بێتە گۆڕێ بە جۆرەیوی هەڵسوکەوتی لەگەڵ دەکەین و بە پێی پرەنسیپ و ئوسول و سیاسەتەکانی حیزبی خۆمان هەڵسوکەوتی لەگەڵ دەکەین و دۆخی خەباتی گەلی کورد لە کوردستانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان خەباتێک نییە کە بە هەموو زەبر و زەنگێک هەر لە ڕاگەاندنی جیهادی خومەینی لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە بیکرا هەتا شەڕی سێمانگە هەتا دوای شەڕی سێمانگە هەتا هێرشەکانیان بۆ سەر کوردستان هەتا هێنانی هێز بۆ سەر بنکە و بارەگاکانی حیزبی دموکرات لە دەیەکانی ڕابردوودا هەتا ئەو تۆپباران و موشکباران و درۆنبارانەی ماڵ و حاڵی بنەماڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان پێشی بەو خەباتە نەگرتو و پێش بەو خەباتەش ناگرێت هەروەکو وتیشم جارێکی دیکە دەیڵێمەوە ژێرخانی فکری ژێرخانی مرۆڤی ژێرخانی هێزی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە قوڵایی خاچی کوردستانی ئێراندا کەواتە باشە ئێوە ئەمەوێ بزانم ئەگەر بێت و لەوەی کە ئێران بەردەوام بێک لە هێرشکردن بۆ سەر وەک چۆن ئێستا باشت پێکردکار بەردەوامن و ئەو کارەش دەکەن لە ئەگەرێکی لەو شێوەیە ئەگەر شتەکان تونتر بێن ئاستی ئامادەیی سەربازی حیزبەکەی تۆ لە ئاستێکا هەیە بتوانێت بەرەنگاری ئەو هێرشانە ببێتەوە؟ حیزبەکەی من لە ئاستی خۆی داهێزی هەیە. زۆر باشە باشە کاک هەژار وەکو دوایین پرسیار دەمەوێت بزانم ئێوە تاوەکو ئێستا هەنگاوێکی لەو شێوەیەتان هەڵگرتووە کە بتوانن لەگەڵ ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئیش بەوە بکەن کە کوردیش ببێ بە بەشێک لە ئەو دانوستانانەی کە لەگەڵ ئێرانە دەکرێت با بڵێن چۆن ئەڵێن کە
دانۆڵد ترامپ داوای کردووە وڵاتانی کەندا و بپارێزرێ هێرش دەکرێتە سەری کوردیش ببێ بە بەشێک لە ئەو دانوستانە. ئێمە داوای وەمان لێ نەکراوە کە ببین بە بەشێک لەو دانوستانانە تاکو ببین بە بەشێک و باوەڕشمان بەوەی نییە کۆماری ئیسلامی ئێران سیستمێک بێت کە بە دانوستان بتوانێت خەتی مەشی فکری و کارداری خۆی بگۆڕێت بە هیچ شێوازێک باوەڕمان بۆ نییە چونکەوە چەندین جار لە ڕابردوودا تاقی کراوەتەوە هەر سەرۆک ترامپ بۆ خۆی دەیوت حکوومەتی ئێران حکوومەتێک نییە بۆیش چوون من ئەوەی ڕێککەوتنەکەی باراک ئۆبامام دەگەڵی هەڵوەشاندوێتەوە کە بۆی کە حکوومەتی ئێران حکوومەتێک نییە بتوانێتن لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگای سازان لە ڕێگای دانیشتن بتوانی تۆ خەتەرەکەی لەسەر کەمکەوە هەر بۆش من دووبارەی دەکەمەوە هەر وەزیری دەرەوەی ئێستای ئەمریکا خۆی بوو کە لە نێو ئیدارەی ئەمریکادا پێشتر کە خۆی وەزیر نەبوو کەم ماوەیە چەندین جار بڵاو بووە باسی وی کرد کوتی ئەو کاتێکەوە ڕێککەوتنی دەگەڵ دەکەن ئەو کاتێک دەوە دەگەڵی دادەنیشن ئەو کاتێکەوە بودجەی دەدەنێت ماوەیەکی دیکە ئەو بودجەیە جارێکی دیکە دەبێتەوە خەتەر لەسەر ئاسایشی نەتەوەیی ئەمریکا من ئێستاش لێرەوە بە دڵنیاییەوە ئەوە باز دەکەم ئەگەر سەرۆک ترامپ هەمووی هەوڵ و کۆششی لەسەرەوەیە کە ئێران نەبێت بە هەڕەشەیەکی ئەتۆمی لەسەر ئەمریکا دەبێ ئەوە باش هەموو لایەک دەرچی پێ بکەن و بیزانن و بۆ هەموو لایەکیش ڕوونە هەتا ئەو ڕۆژەی سیستمی کۆماری ئیسلامی ئێران مابێ هەڕەشەی هێرشی ئەتۆمی کۆماری ئیسلامی بۆ ئێران بۆ سەر ویلایەتە گرتووەکانی ئەمریکا کۆتایی نهاتووە. زۆر سپاسم هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران کە بەشدار بوون لەم گفتوگۆیەدا. زۆر سپاس کاکەژار. بۆیەوەش بۆم دەرفەتە.